وەختتان وەخێر، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕووداوەکان وا بەرەو پێش چوون کە ئێمە تەیە ساڵان ڕابردووە و ئاماژەمان پێکرد، بە تایبەتی دوای ئەوەی کە نەمایشەکانی یەک لە دوای یەکە حاکمیەت بۆ گۆڕین دەموچاوخۆی خەریکە بەرەو پێش ئەچێت، ڕواڵەتە دەستەندەرکارانە کەسانێک کە لەم نەمایشە بەشداریان کردگە وازحتر دەرەکەوێت. ئەما دەرکە متعارف و دەرکێکە مەوجودە و ئەتوانێ مخالفەت نیشان بدات، دەرکێکی ئەقڵە سەلیم دروستکریاگێکە کە لە کورد مەفهومێکی قەومی تێئەگات کە لە دنیای خیاڵ و ئینتزاع خۆیە ملت سازی کریاگە و کریاگە بە کورد یا ملەتە کورد، کە ملەتە کوردە بڕێک حقوقە یا بڕێک مافە حقوقی گەرەکە و مافە شارۆمەندی گەرەکە. ئەمەشی کە ناوە بەشداری لە قودرەتە سیاسیە بمعنای تەشەکلێکی خاصی منتەقەیە و ئەفراد ئەم تەشەکلەسە، بمعنای شرکەتکردنە ئینسانێک کە بەڕگەز قومی ئیتنیکی کوردە لە دەسەڵات نییە، چون ئەوجا عسمەت ئۆنۆنۆ، تەها یاسین ڕەمەزان، حەمەڕەزای ڕەحیمی، ڕەمەزان زادە، ئەوونۆ دەستەندەرکاران و کوردێک کە یەکێکیان لە ڕئیس جمهورە جمهوریە لایکە تورکیا، یەکێکیان لە معاونەتە ڕئیس جمهوریە عێراق و یەکێکیان لە معاونەتە ڕئیس جمهوریە ئێران دوانیان، حەمەڕەزای ڕەحیمی و ڕەمەزان زادە زاهرەن کوردە قەومی ئیتنیکی. هەروەها بەشداریکردنە لە هەڵبژاردنە پارلەمانەکان. ئێوە شاهدن کە لە تەیە ساڵانە گوزەشتەوە چه لە فراکسیۆنە ئەهلە سونەت و چه فراکسیۆنە کورد لە پارلەمانە جمهوریە ئیسلامی یا مەجلسە شورای ئیسلامی، جەماعەتە مهندس ئەدەب و کەسانی کە بعدەن جەبهەی متحیدە کوردیان نهاتە دەرۆ لە ناو پارلەمانە ئێرانیشە، ئەگەر بەو ئەدەبیاتە قەومیە تەماشایکەی شێرانە نەڕاندیان بەرامبەر بە دەوڵەتە تورکیە، بەڵام یەک کوردە و شەهامەتە و جاخە کوردە، کورد باز جورئەتی نەبوو لە پارلەمانە تورکیە بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی قسە بکە. دوای ئەوەی کە عەلی خامنەئی بە شوێنە تەرحە مولدسازیە کە ئێمە حکومان لەسەری داگە تەتەممە و ئاخرین بەشە مالکیەتە ئەم سەرزەمینیە کە لە مردم زەوت کرابوو و بەناوە شتێک بەناوە دەوڵەت دەسی بەسەراگیرا بوو، لە ژێرە ناوە مەسئولیەتە قەزاییدانە بە 7 نەفەر بەرەو فرۆشتن و تەبدیلکردن و سەنەد لێدانە مالکیەت بە ئەشخاصە حەقیقی و حقوقیە ئێستا ژەڕاتە بەرەو ئەمەی کە پێ ئێژن مەنشور و داگیانە سەدەرۆ دەقیقەن تەرحە ئایندەیەکە کە عەلی خامنەئی بەیتە ڕەهبەری و سپاهە پاسداران خەریکن ئەیوەنە بەرەو. من ساڵانە پێشیش وتم ئەمانە تێن مطالبە سازی ئەکەن و ئەم مطالبە ئەکەن بە هینە خوات، یعنی من پێگەیگم، یعنی تۆیەکە لە دوکانەکە تا دانیشتی پێگەیگی، یعنی تۆیەکە لە مەتەبەکە تا دانیشتی پێگەیگی، یعنی تۆیەکە ئەگەر ڕۆیتە کلاسە دانیشگا تا پێگەیگی، خوات پێگەیگی، خوات فکرەکەی مطالبات واتە هەست. کون هەم منشورەکە تەماشا ئەکەی سەوای جەنگهای زەڕگەریە کە دروسیەکەن، چ ئێران باستێت ئێژێ محتەدی بردیوە، چ کورد باستێ ئێژێ محتەدی حەیامانی برد. عەبدوڵای محتەدی حەمەڕەزای پەهلەوی کارمەندانە دوون پایەیە دەوڵەتە ئێرانین و لە حەد خۆیان تەجاوز ناکەن و دەستورێک کە پێیان دریاگە هەر ئەوە جێبەجێ ئەکەن. بزانن باس لە ئازادکردنە بێ قەید و شەرتە زندانیان عەلی خامنەئی ئەفواتێکی داوە 8,000 نەفەر تەبقە گفتەی خۆیان ئازاد کریاگە ئەوڕێگی
جۆرێک قارەمانەکەیان بەناو زارا محەممەدی ئەیود وە شۆفڵ پاڵیان پێمۆنیاگە لە زیندان منیان کردگەسە دەرەوە نوریزاد ئەیو ناڕۆمە دەرەوە و یەکێک لە یارانە ئێمە کاک قانعە فەتحی چوو بوو کەمپینێکی دروست کردبوو بەناوە کەمپینە نە بە ئەخراج زیندانیانە سیاسی ئەزیندان ئەمە تەعنە لێدان بوو یعنی بۆ ئەوەڵین بار تۆ چمکێک لەم ئێرانە ئەوێنی کە زیندانی ئەخراجەکری لە زیندان لە شوێ دنیا متفاق نەکەوتکە ئەمە لە ڕاستای تەرحە مەوەلد سازی هاتنە سەر ئەوەی کە ئەم منشورە چیواتیە ئێمە مفەسەڵ لە کڵاب هاوسا لەسەری قسەمان کردگە ئەمە نکتەی حائزە ئەهەمیەتی مەسئولیەتە قەزایی وەختی ئەدرێت لە مەوەلد سازی بە ئەو 7 نەفەرەکە بیفرۆشن لە ئەم منشورە مەسئولیەتە تحت تعقیب قەراردانە ئەناسۆرە دەوڵەتە ئێرانی بەناوە جمهوری ئیسلامی واتیە لە دوو جێگە بەرجەستەوێ هیچ کەسیش هەڵێ پێ ناکە ئەو دوو جێگەوا لەکوێ یەک ئەوەی کە هیچ کەسێک بۆی نییە لە دەورانە گوزارە مجازاتە خودسەرانە بکە یعنی تۆ بڕۆیتە دەرماڵ دانێ کار بەدەست دەوڵەتی ئێرانی بیریتە درەوە بیکوژی ئەگرن و ئەتکوژن تحت ناوە قاتڵ نکتەی دووەم کەسانێک کە مورد زوڵمە حاکمیەت قەراریان کرد کە بچنە شوێنە کۆمیتەهای حەقیقەتیاب بە وەکتاو حەقە هەڵبژاردنە وەکیلە مستەقلیان هەست دەسە دەرنەکە غەی بەوت فرێک لەم مردمە کە خەلعماڵ کریاگن خەلعمالکیەت کریاگن مەحرومیەت ئیجتیماعیان بەسەرا هاتگە دوور و کریاگن و چۆن سابتە ئەمە بکە تا بڕەسێ بەوەی کە کەسی گیریاوێت و شکنجەی فیزیکی کریاوێ دێکاورە نازانێ بازجووەکە کێزنە ئەتوانێ سابتی بکە ئەمە هاتیت خاسە کرد ئەمەلەن شتێکە وتکە کە قەیرە ممکنە و ناکرێت ئەم قسە ئێوە ئەیکەن ئەگەر کشوەرە ئوروپایەکان بیان کردایە بۆ دانە پەناهەندێکی یەک نەفەر ئیقامەتی نەیەگرت من جملە خۆتان چون هیچ گونە بەڵگە و سەنەدێکتان لەدەستەوە نەبوو کە قسەکانتان سابت بکات پس ئەنچێ کە ئێوە ئەیوێنن هەمان قسە بوو کە ئێمە پێشووتر کردمان وە وتمان دەوڵەتە ئێرانی لە ڕەوەندە قەزایایە کە ئەڕواتە بەرەو دانەدانە کارمەندانە خۆی خەرجەکات ڕزا پەهلەوی خەرج کرد ئەم ئەنتەرانەی کە جەدیدەن هاوردوو نییە سەرە ساحەی تەلەڤیزیۆنەکان و ناوی پیانەدا ئەوانیش دانەدانە خەرج ئەکات و خەرجیانی کرد کەسانێک کە یەکشەوە لە پڕێکە بوون و کوڕێک ئەمە دەرکە ئەمە بوو بۆ مردمە ئێمە سەختە مردمە ئێمە بۆی سەختە دەرکا کە ئەمە کارە جمهوری ئیسلامی خۆیسی کارە ئەمریکا خۆیسی کە خەریکە ڕواڵەت دەوڵەتە ئێرانی ئەگۆڕێ وەکو ساڵە 57 ئەمە بۆ خاتری ئەوەسە کە ئێمە لە وەزعیەتی تێناگەین کە من محاولە ئەەکەم ئەوە تەوزیح بەم تای ئەمانیشە بە شکەستە و دەوڵەتە ئێرانی سەر ناکەوێت لە کارێکا کە کردگێسیە بەرەو چونتەکە ئێمە تەرەفە لە ئاخێزنامە ئێژێ حتمەن ئادەمی با دەرکە واقعیەتە موقعیەتە خیش تقیان خواهد کرد یعنی چی حتمەن بێگومان ئینسان بە دەرکە واقعیەتە موقعیەتە خۆی تقیانەکە یا سەرهەڵەدا یا یاخیەوێ چێ دەرکێکمان ئێمە هەست لە واقعیەتە موقعیەتە خۆمان بۆ خاترەوەی ئەمە تێبگەین با من فۆرمولێک بەمە بەردەستتان کە کۆمەکتان کات ئێمە وای لە ساڵە 2023 یعنی دەستپێکە هەزارەی سێوەم یعنی ئاغاز و دەستپێکە قەرنە 21م یعنی ئەزمونە انقلابات كلاسيك ليبرالي وبورجوازي تحولات عزيمة عبوري سياسي اجتماعي لانقلاب
صنعتي تا انقلابات يكي لدوا يكي يالات متحدة أمريكا وفرنسا چوزانا مشرزة استعماري ما نشاو بيكوت كان إما وانا جيرت تك رواية سرمایه داری لبوار اقتصادي ولبوار سياسي سياسة كان نئوليبرالي جيانا وردو درس إيما درقي وتحت تأثير أمر وندس لدنيا أمره لدنيا عصر 5G لدنيا عصر انفجار اطلاعات لدنيا سمارت فون ولدنيا رؤيا كان أونلاين أما چه گزارش به ایمه ادري أو گزارش به ایمه ادريت كإيمه نك مسائل من مسائل الدنيا إمرونية بلكو مسائل إيمه مسائل قرن حفدهما وقرن هجدهما أوروباس يعني إيمه بدس تشيو أنالين إيمه بدس ديكتاتوريتنا استبدادو أنالين يعني إيمه بدس حاكمية الدين وأنالين بو يدو فرمو مانوابي ديمقراسي سيكولاريزم أوي كإمرو تشي بسر إيمه هاتقا إيمه إيقرينو سر چماني إيمه ناقهن نخبيك من لتاريخ داقا هاتقين أقرا أقر مسائل إمروي إيمه نشأت قرفتله استبداده صرفا استبداده يا دينه إشي مردم فرنسا إمرو لبهشت برينا بجين چون 200 سال بسر أويانا تيبراندقا لواقع وانية كي أم تسوير بإيمة أداة كمردم فرنسا واننا وبهشتا نسام سلطيدا لكاتيكا تواو أوانيك أرونا دانشقا كدس أون بو متونة لبورديو تا دلوز تا دريدا أما نكشتي فرنساوين كمنا بيانا وان تا لويتار أمانا نغد جامعي فرنسا أكن تا فوكو نغد جامعي فرنسا أكن نغد مسائل فرنسا أكن كإنسان فرنسوي تيا گرفتار هاتكا لجورج باتايو تا قيدور خو نغد كرمان ناكا خو نغد أسفهان ناكا چون إيمه متون أوانا أخوينينو بلان بيمان وايا مسائل إيمه مسائل يعقوبية كان انقلاب فرنسا بلان بجياوازي كي قورا إيمه نمونتسكيو مان هس نروبسبير مان هس نروسو مان هس لسرزمين إيمه مشتي ميرزا بنويس كارمند الدولة يكشوا وكو قارشك سريان در هاوغل تلفزيون كان دركون هيئة علمية دانشگاهی تاران وأستاذ فلان ومتخصص فلان حج كامش يعني يقدر يعني بو سرزمين إيمه بينيا قشتي خليك أدرس إيمه أداة بشتيك بناوه ديمقراسي والسيكولاريزم چني إيمه لما تيجين چني أم تسبير واضح وبمنوتو إيجي ديمقراسي يعني جي إما إشي لازم نخوما تصور كن كديمقراسي يعني ويك إيمه أوينو يالات المتحدة أمريكا يا أوينو فرنسا چون فرنسا خوشه و ناوی خوشه و پاریسی هسو برج ایفلی هسو یالات متحده امریکا قطعا هالیوودی هسو رؤیا افروشیتو دولاری هسو بقول خويا نيرا كان دنياس ولي ام الزندگي حج امريكايين ناوينين حج امريكايين رواية خويبو ايماناكات درك متعارفة ايما اوسكا بريطانيا مهد ديمقراسي 1000 ساڵە پارلەمانی هەست 800 ساڵە دانشگای هەست ئێمە ئەمە وێنی ئەمما
ئێمە نازانین ئەمەی پێئێژن 99% مردم بریتانیا بە چ تاریخی کاتێ پەڕگین وەزع زندگیان چۆنە. ئەم بریتانیایی کە من وام تیا زندگیەکەم وەختی ئێمە دەرکە دروستێکمان لە ئوروپانیە قەرینەیەکی دروستمان نییە کە خۆمانی تەکا هەڵسەنگێنین. چۆنە مەسائلە ئێمە لە قەرنە 21 هەزارەی سێوەمە مەسائلە قەرنە 18 دەرسوەتێک ئێمە وای لەژێرە نظام سڵتەی جیهانی نەزمە بازاری مارکتینگ سۆسایتی بە شێوەی فاحشی واتۆ لە مولد سازیە و لە گرتنە بەڵگەی ئەمنیەتە منشورایی وێنی. کابراایژی سوپای پاسدارانمان منحل کردە گوڵێ وە گۆشەی جەماڵە خەستە نەوی جۆکە دووەت. دەی سوپای پاسداران 4 سازمانی بخوێنەوە. دلیل بە وجود هاتنە سوپای پاسداران دفاع لە جمهوری ئیسلامی و پاراستنە جمهوری ئیسلامیە. ئەگەر جمهوری ئیسلامی نەمێنێت یا بیگۆڕن سوپای پاسداران کاربردێکی نییە و کارکردێکی نییە تەبیعەتەنیشی تاغیرە نام بدات. دەخۆی مە قەیبمان نەزانی وتمان سوپای پاسداران منحەلەکەن ئەدغام یەکەن لە ئەرتش داتە ناوە سوپای جاویدانی هەرچیەکە بێتان خۆشە. لەم منشوری شایەت کرد وەلێ تەمامە دەستەندەرکارانە دەوڵەتە ئێرانی مەسوون کردگە لە تحتە تەعقیب قەراردان. خب بۆ خاطرێ من لەمە تێبگەین من گەرەکمە یەک قەرینەیەک لە ئوروپا بۆ ئێوە دروست بکەم. بزانن قارڕەی ئوروپا کە پێئێژن قارڕە سەرزەمین یا زەمینێکی متصڵە بە قارڕەیەک بە ناوە قارڕەی ئاسیا. ئەی چۆن ئەمە کردکریاگەمە بگەسۆ قارڕە یەکتی کەس چۆن کلکە ئاسیا بگەسۆ قارڕەی ئوروپا لەگرا ڕەوایەت دینی و قودرەتی بەسەری و سوار ئەوێت کەوێت و ئوروپا. ئەمە لە ئاخێزنامە باس کریاگە بە مەسیحی بوونە ئاخرین قەبیلەکانە وایکینگ و ئیسلاڤ یەک چمک لەدایکەوێت بە ناوە ئوروپا و ئوروپایی ئومەتە مەسیحە و ئەڕۆنە ژێرە ئینقیادە سیستەمە ئیداریە کلیسا. مردمەکە دەق ئەدرێت لە ژێرە نەزمە نوجەبا ئەشراف زادەگان و ئەشرافیانە زەمیندار لەگەڵە حاکمانە مەحەلیە ئەم جغرافیایی یەکدەستە ئوروپا کەوا لە ژێرە دەستە کلیسای کاتۆلیکە. لەگرا چی تەولیدەکە؟ لەگرا 1000 ساڵە ئوروپایی بەندەس خۆی گرتگە لە تەبەقەی خۆیان بوێسیت. بەندەزادە ناتوانێ خۆی وە تەبەقەی خۆی بگۆڕێت. هەر ڕایەتێک کە زاوزێ ئەکات زاوزێ بۆ ئەربابەکە یەکات و مناڵەکانی متعلق بە ئەربابەکەن. تۆ یا بە وراست پوڵدارەوی یا بە ئەزدواجتە کە تەبەقەی ئەشرافە. حەج ڕێگەیەکی تری پوڵداربوونن نییە. ئەمە لە سەرزەمینی ئێمە وانییە. فەرق ئێمە و نەفامینە ئێمە وا لە ئەمەی کە ئێمە پێمان وایە ئەوەی کە لە ئوروپا موجود بووگە دەقا و دەق لە سەرزەمینی ئێمە موجود بووگە. بەم تەفاوتەوە یەهودیە تاریخ نویسەکان جعلێکی گەورەیان کردگە تحتە ناوە ئەگرا فیودالی نەوگە ئەگرا شێوەی تەولیدە ئاسیایی وگە تیولداری کە کەلەمەیە مغۆلیە یا ئیقتاعداری کە کەلەمەی ئێران یعنی شێوەی ئیدارەی ئێران باستانە ئیدارە کریاگە. یعنی پادشاه صاحب ئەم سەرزەمینە و تەمامەم خاکە و گەسە هەر تیکەیەکی داگەوە پەیمانە کەسێک 15-20 ئاواگی 100 ئاواگی داگەوە کەسێ و کۆنترات. ئەم پێژن تیولداری دروست. ئەمە دورەوەی مطلق ئەمە پەدیدەیە متأخرە 2 قەرن 3 قەرنە ئەخیرە کە بە تەمهیداتێکی فراوانەوە دەسی بۆ ئەوەن. چی لەم مردمە قۆمیاگە
بۆ حاڵە ئەم مردمە خراوە بۆ حتا ئەڕواتە بەرەو خراوتریش ئەوێت ئەمە دەرکی بۆ مردم سەختە بۆ خاتری وی دەرکە بۆ مردم ئاسانکەین بزانە ئێوە لەم سەرزەمینە ئەوەڵین حزبێکە هەستان و گەورەترین حزبە خاوەنیانە حزب تودەس ئەوەڵین نەحلەیە لە سیاسی بازی تێتە ناوە جامعەی ئێران حزب همەتە نەحلەهای چەپە بە قەوڵە تاریخ جەعلی خۆیان کارگەرانە کارکردگە لە شارە باتکوبە و شرکەتە نەفتیە باتکوبە یا باکووە بۆیە تۆ پێشقەراوەڵانە ئەمە نەریمانۆفە حەیدەر ئەمە ئوغڵیە تەمامە ئەوانەی کە تێنە ئەگرا کارێک ئەکەن هیچ کامە خەڵکم سەرزەمینە نییە ئەی خەڵکە کوێن گورجستان و ئەرمەنستان و ئەوانەنە یەپرەمخان و ئەمانە جالبە کابرا ناتوانێت لە مەملەکەتە خۆیان کارێ بکە بەڵام گەرێکی بێت لە مەملەکەتە ئێمە کارێ بکە بۆمان ئای یەپرەمخان یا ئاغای نەریمانۆف یا ئاغای حەیدەر ئەمۆغڵی ئێمە لەگەڵ گۆڕانکاریەکی گەورە ڕوبەڕوو بووین هیچ کەسێک کە ئەدەبیاتی چەپی خوێنگە بە ئێوەی نەوتکە ئەمە چی بە ئێوەیژێ ئەمە بە ئێوە ئەوە ئێژی کە تەمامە کەسانێک کە سەردەمدارە ئەحزابە چەپی بووگن بەرساختەی دەستگاگە لە ئەمنیەتیە دەوڵەتەکان بووگن بۆیە ئەمە باو بوو ئەیانوت ڕەهبەران ئەحزابە چەپ هیچ مقاومەتێک لە زیندانە ناکەن بەڵام عوزبێکی سادە مقاومەتەکە تا سەر بەحەدە مەرگ هیچ کام نایژن خەریکە چین بەکردنەوەی ئەم ئەوزاعە جێپەی فرە کەسێک فرە دار دەستێکی نامتەعەلق فرە بە کرێگیریادێکی بێ هەمە چیز لەم سەرزەمینە نامێنێت و عەلی خامنەی و ئیالەتە متحدەی ئەمریکا لەمە ئەترسن چه اتفاقی خەریکە لە سەرزەمینە ئێمە کەفێ بۆ خاتر دەرکە ئەمە من ئێوە ئەوە مناوە ئەم ئوروپایە مەهد دموکراسیە بۆ ئێوە تا تۆ بفهمی فەرقە دەورانن لە فۆداڵی لەگەڵ فەرقە دەورانە سەرمایەداریە چییە بۆ خاتریوی دەرک بکەین تۆشێ بزانی ئمڕۆ بۆ خاتری ئەوەی تۆ تۆلیدە سەرمایەداری بکەی سەرمایەت گەرەکەوە نیروی کارەگەرەکە یعنی تۆ گەرەکتە بڕۆی لە شارە سنە کارخانەی بنێشتە کوردی دابنی یا دۆی لەیلێ دابنی 1 ملیۆن دلار پۆڵواوە دەسۆ ئیشە زەمین بسێنی بەم پوڵە دەستگا بسێنیت و ئیمکاناتت تۆلید فراهم بکەیت بەڵام ئەگەر کارگەرت نەوێ کارخانە بێ کارخانە تۆلید بێ کار پێت بێ تۆلید کارگەر کێس کارگەر ئینسانێکە و حەجێکی نێبێژگە لە لەشە خۆی نەوێت و ناتوانێت نان بخوا ئەگەر تۆ هێزە کاری نەسێنیت لەشی نەسێنیت و ئەو بێ لە ساعاتێکی مشخصە فڵانە کارە بۆ تۆ کاتە تۆ پولی پێبێی ئەم بڕوانانی پێبسێنی کرێماڵی پێبدا لباسی پێبسێنی بکاتە بەری ئەگەر وها موجود نەوێت تۆ ناتوانیت تۆلیدە سەرمایەداری بکەیت ناتوانیت مثال یەکێ لەو دیاردانەی کە لە ئەقلیمە کوردستانە گەرەکیانە بێژن حاڵە مردم فرەخاسە ئێژن کەس کرێکاری ناکە کرێکار لە ئێران و تێرین کڵفەتی ناوی ماڵ ئەڕۆین لە بەنگلادێش و تێرین یعنی وەزمان فرەخاسە هیچ کەسی لە کوردستانە عێراقا و ئەقلیمە کوردستانە نەیگەرەکە هێزە کارە خۆی بفرۆشێت بێ هەمە چیز نییە هەمە چیزی هەست لە کاتێکە تۆ ئەوێنی دەیان هەزار نەفەریان بە ڕێگەی قاچاقی کۆچ ئەکا بەرە ئوروپا لە ئوروپا بێت و چی جگەرەی قاچاق فرۆش قاچاقچی لە ماشین شوویە کارکردن یا غەسل بە قەوڵ خۆیان یا لە پیزا شاپ و تەیکەوە یا کارکردن با بێمە سەر ئەوەی کە لەم ئوروپا چه اتفاقی کەوتگە و بعد تێرمیوە سەرە ئەو سەرزەمینە خۆمانە تا تو بە
ئەم نەمایشم منشور و انقلاب شبیه سازی بووگە ئەنلاینی پێی بووی. ئەمە جلد دووی سەرمایەس، تەرجمەی ئیرەج ئەسکەندەری. وا لە بەشە فصل 24 ئەنچە ئەن باشتە بەدوی خەندەمی شەوەت. صفحەی 923 بەڵام من لە 924 خوێنمەوە. دەقاودەق خوێنمەوە تا بزانن ئەمە گزارشێکی واقعی بەر ئەساسە ئەسناد مختلف دەوڵەت بریتانیاس. و پێتان وانە بێ خۆمان لە خۆمان و دروستمان کردەگە. چه اتفاقی کەوت وەختێژی دەورانە سەرمایەداری مۆدەرنیزاسیۆن تێت لە ئوروپا وە چۆن تێت. بزانەوە گشتان ورد و دەستفێر بووگن بێژن هیتلر جنایەت کار بوو. ستالین 30 ملیۆنی کوشت وەلی هیچ کەس نایژێت ئەم قەتڵە ئامە بوو کریا. کێ کردی؟ کێ وا لە پشتیا؟ و ئەم بەشەرە بۆ وای پێهات؟ هیچ کەس ئەمە نایژێت. گشتی لە جێگەیەکی داستانەوە بۆ نەقڵەکە. مارکس لە گرایژێ پول ڤەکاڵا فەکت هاوردنەوە لە مارکس ئێمە ناکاتە مارکسیست، ئێمە ناکاتە کۆمۆنیست. وەکو ئەوەی کە تۆ فەکت لە حابس بێری تۆ، فەکت لە موسای پێغەمبەر بێری تۆ ناکاتە یەهودی. تۆ فەکت تێری تۆ چون خەریکی بەحسە تەحەوڵێکەکەی. پول ڤەکاڵا ناز ابتدا سەرمایە هەستند، نە ڤەسایل تۆلید و معیشەت. کەواتە نە پوڵ، نە کالا، نە وەسایل معیشەت، نە وەسایل تۆلید. خۆیان بە خۆیان و سەرمایە نیەن. سەرمایە نیەن. ئجازە بەندانێ وە کوشتی فشاری بۆ هات کە تو لە قاسملووە نازانم زۆڵە قازی محەممەدە. جدیدن تو لە حیزبیەکان وەکو قەحبەیان پێات کە زیدیکیانە لیان قۆمیاگە شلوخیەکەن. ئەو قیافەی قێزەون و ئەو ڕوئیای حاکمیەتە با بزانی نەتۆ نەعەبەی مهتەدی نەمەچەی هەجری کناراوێکیشە پێ نادەن. کارمەندی لە حەدە $100 کە ئیگری قسەی زیاییکە حەپە حەبکەی حاژەکە تێوەڕێتە هەواسە بوێت. پس ئەمانە بە خودی خۆت سەرمایە نین، بەڵکو مناسبات و شەرایطی ئیشەی دروست بێت تابوون و سەرمایە. بۆیە تۆ لە توولە تاریخا پوڵت هەست، پوڵداریشت هەست. بە قەوڵ خۆتان ساماندار هەست، ئەمە سەرمایەدار نییە. چه اتفاقی بکەوێت کە پێژن سەرمایەداری؟ یا بە قەوڵ خۆیان کە حەز پێ ناکەن وێژن ئەمە ئەدەبیاتە چەپە پێی بێژن بازاڕ ئازاد. لذا میبایستی به صورت سرمایه درآید، ولی خود این تبدیل فقط تحت شرایط معینی امکان پذیر است. من فرض بر ئەوە ئەگرمی و فارسی ئەزانن، ئەو توولە حیزبیانەی وا فارسی نازانن بڕۆن کۆرسێکی فارسی بوێنن، چون دوێ کە خالد عەزیزی سفارشی کرد کە ئێشێتەکە تارانیەکانە قسە بکەن، فارسی نەزانن لەهجەتان بوێ قێزەون ون وەکو دەهاتی تەماشاتانەکەن، هیچ جەزابیەتێکی نییە تەکتانە قسە ناکەن. دوێ کە خالد عەزیزی فەرمانیدا لە کورد کاناڵە. ئەوەتانە تا دوێ کە لە ژێر ناوم حیزبانە حیتەرانتان بوون و کوردی بازیتانە کرد، فکری وەحاڵە ئەمەڵکردنە لەهجەی فارسیەکەتان بکەن. فێرە فارسی قسەکردن بوون ها، وەگەرنە شەهروەندە بەرابەرە دەوڵەتە ئێرانی لە بازاڕە کارە تورکچە فرۆشیش گیرە نایە، حەماڵی بازاڕە تالانیش لە دەست ناکەفێ. متوجه بوون دەخوازم. آن شرایط را می توان به قرار زیرین خلاصه نمود.
دارندگان دو نوع کالای بسیار مختلف میبایستی در مقابل یکدیگر قرار داشته باشند. بخاطر شرایط سرمایه‌داری دروست بیاد، ایشه ام شرایط بیاد. ام شرایط چیه؟ دو نوع کالای تایبەت ایشه صاحبەکانیان بتوانن لبازارێکی ئازادا بەیەک و ئاڵوگۆڕی کەن. یەکێکیان صاحبی هەموو شتێکی دەستگای معیشەت و بەرهەمە، یەکێکیان بێ هەمە چیزە هیچێکی نێ بێژگە لە خۆی. ایشه بازار بێت ئەم خۆی بفرۆشێ بە ئەم وە کەس بەدیان پێ نەبێ. یەکێک هەموو شتێکی لەدەسا بێ، هەمە چیزدار بێ، یەکێک بێ هەمە چیز بێ، هیچێکی نەبێ بێژگە لە خۆی و دەستگای تۆلیدە مەسلی کە دانەیە و خۆی بخاتەوە. تەنیا وەسیلەی بەرهەم هاوردنی ئەوەسەوە پێی دریاگە هەسی. یعنی از یک سو دارندگان پول و وسایل تولید و معیشت که به منظور بارور ساختن مبلغ ارزشدار خود نیروی کار متعلق به غیر را خریدارند و از سوی دیگر کارگرانی آزاد که فروشنده نیروی کار خیش و لذا فروشنده کارند. کارگران آزاد به این دو مفهوم است که نه خود مانند بندگان و صرفها و غیره مستقیما جزئی از وسایل تولید باشند و نه آنکه مانند دهقانان و مستقل و امثال آنان وسایل تولیدی از آن خود داشته باشند، یا به عبارت دیگر تا سرحد امکان از هر چه رنگ تعلق پذیرد آزاد و از آن حیث بی قید و مجرد باشند. مناسبات سرمایه‌داری مستلزم جدایی بین کارگران و مالکیت آن وسایلی است که موجب تحقق و انجام کار می‌گردد. مناسبات سرمایه‌داری یعنی دوورکەوتنەوەی ئینسانە بێ هەمە چیز لە تەمامە ئەو کەرەستانی و بەرهەمەهێنێت. ڕۆژ لە دوای ڕۆژ هەر هیچی بۆ نەمێنێت و خۆی و لەشیوێت. دەسی و هیچێ نەگا خۆی و لەشیوێت. به محض اینکه تولید سرمایه‌داری به روی پای خیش می‌ایستد، نه تنها این جدایی را حفظ بلکه آن را به مقیاس دائما فزاینده‌ای تجدید می‌کند. کەواتە وەختێک بەرهەم هاوردن سەرمایه‌داری هات، نه ئەم فاصڵە کەم ناکات و بەرکە هەرچی ڕۆژە زیاتر یەکە. یعنی ڕۆژ لە دوای ڕۆژ تۆ بێ هەمە چیزتر و بێ هەمە چیزتر و بێ هەمە چیزتر و بێ هەمە چیزترەوی. بۆ دەرکی ئەمە بام سارێکتان بۆ لێ بەم لە ژیانە خۆتان دەهەی شەستان وا لە بیرە. بۆ ئەوانەتانە ئێژموا باوکو دایکەکانتان دەهەی 40 و 50 و 30 20 کۆچیان کرد گەسە شارەکانی تر وەکو سەقز و ودمێ و مەهاباد و کرماشان و ئەوانە شاری ترن. ئەمانە ئێوە معمولەن لە ماڵێکی 250 متری 200 متری تا 300 متریە گەورە بووگن ئەگەر زاقە نشین گەتۆ نشین و ئەهلە مەحەلەهای فەقیرە بچووک نەبوون. یعنی دەستان جۆرێ بەدەمتان گەیوێ کارمەندە دەوڵەت بوون، وردە کاسبێک بوون، هەرچی یا تۆزێ پوڵە قەدیمیتان بوێت. ئێستا کە تۆ لە ماڵێکی 300 متریە لەدایک بووگی، گەورە بووگی، ئۆتاقە خاوە خۆتت بووگە، ئایستە بە کارکردنە شەوانە ڕۆژیت، بە مەدرەکە تەحسیلیت، کە مهندسی، کە معماری، کە پزیشکی، توانە سندنە ئاپارتمانێکی 100 متریت نییە بە نەخت بیسێنیت. تەراکۆمێکی ناوی ئاسمانگە نییە. ڕۆژ و ڕۆژ خەریکی بچووکتر ئەویت و کارە کێشێتە جێگەی حازر ئەوی لە ماڵێکی 20 متریە لە تارانە ژیانکەی، ئەویش لە پەستەرین مەحەلەی تارانە. کار کێشەیە گەسە ئەوەی کە خەڵک حازرە ئیستە لە موتۆرخانە لەسەر باڵەبانە ژیانکە. چی بەم مەردمە کریاگە ڕۆژ و ڕۆژ دوورتر ئەکرێت و بێ هەمە چیزتر ئەکرێت تا خەیلێکی عەزیمی ملیۆنیە ئینسانە بێ هەمە چیز بە وجود بێت. بۆیە تۆ ئەوێنیت هەرچیە کە گرانی ئەڕواتە سەرۆ، قیمەتە ئەرز ئەڕواتە سەرۆ، خەڵک خۆی بچووکتر ئەکاوە فێرە کارگەرێکی ترەوێ. خەڵک جاران ماڵی خۆی نەیەداوە کرایە، وەلی ئیستە ماڵی خۆی ئەداتۆ کرایە.
2 هەفتە لە مانگە چۆڵی ئەکە ئەڕواتە ماڵە بابەی ماڵە خەزورانی ئەیداوە کرێ ماڵت 200 متری ئەفرۆشێت ویلایی ئەفرۆشێت ئەڕوا ئاپارتمانە 6 متری ئەسێنیت ئەمانە وەسایلە تۆلید نییە ئەمە بێ هەمە چیزکردنە تۆز هەرچی ڕۆژە تۆ بچووکترەوی جایسە تۆ فکرەکەی ئەمانە چون مدیریەت نازانن دۆلار گران ئەوەی گرانی هەست چون مدیریەت نازانی ئەمانە بۆ ئەم کارە هاتکن ئەمانە هاتکن ئەم کارە بە تۆ بکەن تۆ بێ هەمە چیزترکەن تا تۆ تەن بدەی بە فرە شوڵێک تۆ نەدەتوانی لە ماڵێکی یەک خاوە ژیانکەی بەڵام ئێستا لە یەک خاوەیەکە زندگیەکەی تۆ نەدەتوانی حەسار و حەوز و گیا و باخ و ئەوانتە نەوێت ئێستا عەزیز گیان تۆ هەنچە پەنجەرەکەی تۆ سیما نەوێنیت تۆ ئیستەوایتە ژێرزەوینە ماڵێکە لە ناو شارێکی 1 ملیۆنی 2 ملیۆنیە بێنام گومنام ئەفسوردە تەنیا هاڕیاک چی پێهات واتە پێهاتە دەی خۆیشن جەهان پوڵدارتر بووگە و ئیمکاناتە تەکنۆلۆژیک زیاترە و جاران نەفەرێ کاریەکرد 10 نەفەرێ خوارد ئیسە 10 نەفەر کارەکە نەفەری تێر ناکە هەفتەیە کار نەکەن پێتان و دیارە ئەمە هەروە لە خۆیەوە چون سوء مدیریەت مەوجودە مچەی هجری بێت خاسی بۆتان دروزەکە دروز ئەوەی گشتان وەستان خاسە بێتەوە ڕۆنایی ماڵی 1000 متری جدەن وا فکرەکەی ڕزای پەهلەوی بێت چی دۆلارەوێتەوە 7 بن و گشتان ڕۆنایی ماڵی 600 متری واقعاً تۆ چه دەرکێکت کردەگە لەمە خۆ دەرک نییە ئیسم متوەجە دەکەم چه خەوەرە ئەنچە لە ئەوروپا خەریکە اتفاقەکەوێ ئەمەسە فێرە جۆرێکی تر لە پوڵ دەرهاوردن بووگن پوڵ خەریکە تێتە سنترۆ فێر ئەهەمیەتە کار بووگن هێزە کاریان گەرەکە لذا ئێشێ ئەوانەی کە وانە سەرە زەمینەکان و شێوەی تۆلیدە کۆنە خۆیان هەڵیان تەکێنن وە شەق وە فیشەک هەڵیان تەکێنن و هەڵیانە تەکێنن ئێستا من ڕەوەندێکی باسەکەم با این قطب‌بندی در بازار کالا شرایط اساسی تولید سرمایه‌داری وجود یافته است. مناسبات سرمایه‌داری مستلزم جدایی بین کارگران و مالکیت آن وسایلی است که موجب تحقق انجام کار گردد. به محض اینکه تولید سرمایه‌داری بر روی پای خویش می‌ایستد، نه تنها این جدایی را حفظ می‌کند، بلکه آن را به مقیاس دائما فزاینده‌ای تجدید می‌نماید. بنابراین روندی که موجب ایجاد مناسبات سرمایه‌داری می شود نمی تواند به غیر از روند جدایی کارگر از مالکیت و وسایل کارش چیز دیگری باشد. یعنی پروسه‌ای که از یک جهت وسایل اجتماعی معیشت و تولید را مبدل به سرمایه می کند و از سوی دیگر تولید کنندگان مستقیم را به صورت کارگر مزدور در می آورد. پس آنچه انباشت بدوی خوانده شده است بجز پروسه جدایی تولید کنندگان و وسایل تولید نمیتواند چیز دیگری باشد. این پروسه از آن جهت مانند پروسه بدوی تجلی می کند که پیش تاریخ سرمایه و شیوه تولید متناسب با آن را تشکیل می دهد. شالوده اقتصاد جامعه سرمایه‌داری از ساختمان اقتصادی جامعه فئودال بیرون آمده است. انحلال این ساختمان عناصر آن شالوده را آزاد ساخت. اما سرزمین ایمه وانیه ها ایمه پادشاه و نهاد روحانیت و کلیسای قدرتمند و اشرافیت زمیندار گورمانیه. تو لەتەیە 200 ساڵە ئەخیر گوڵە هەنێ مالکیان بۆ دروست کردگە لە بڕێ جێگەی ئەم سەرزەمینە نە لە گشت جێگەیەکە تا ڕەوەند سرعەتگرتنە داستانەکە سرعەتە ئەمانیش فرایەکات تێمە سەر ئەمە بۆ ئەمە ڕووینە سوراغە مەترێکی تر
تولید کننده مستقیم یعنی کارگر تنها آنگاه میتوانست مختار نفس خود گردد که وابستگیش به زمین پایان یافته باشد و رعیت وابسته یا بیگارده شخص دیگری نباشد و نیز وی برای اینکه بتواند فروشنده آزاد نیروی کار خیشتن باشد و کالای خود را به هر جا که بازاری برای آن هست ببرد، میبایستی از بند رعیت رسته‌ای از قید آیین‌های کارآموزی و همقطاری آن و موانعی که مقررات کار حرفه‌ای به وجود آورده بود رهایی می‌یافت. بۆ ملیۆن خەڵکە جامعی ئێمە دەرەچی بۆ دەرەچی لەبەرەوەی لە کۆمەلگای خۆمانە بێ هەمە چیزە لەشکرە بێ هەمە چیزێکە وا هیچ بازاڕێ نییە خۆی تیا بفرۆشێت و پێژن بێ ئیشی بێکاری پیانوت بۆی بڕۆ دانشگا بۆرە دکتۆر تەبەقەی اجتماعی خۆ دەگۆڕی دکتۆرای گرتگە مەگەز ئەپەڕێنی نان نییە بخوا پوور یەک دانە سیگاری نییە سیگاری سێ هەر بازارێک کە هێزە کارە ئەمە بسێنی خۆی پێوانیت ئەمانە تایلەندە مالێزیە ئوروپاس ئوسترالیاس کاناداس فەرقی ناکە خۆی پێوانیت هەر جۆرێ خەدەماتێک بتوانێت ئێرە بدات ئەیدات تا بتوانێت بەقای بوێت و بتوانێت ژیان کات ئەمە ئینسانە سەرزەمینە ئێمە کێ وای پێ کرد ئێستا ڕووی سەرەوەی کە کێ وای پێ کردگە و بۆ فازە سێوەم مهمة بۆ دەوڵەتی ئێرانی و ئەربابە ئەمریکایی ئەمەی کە بۆتان نەخوێنمەوە گرەوتان لەگەڵا ئەەکەم ئەوەیشی 4 بار سەرمایە خوێنگەیسەوە نە حاڵی بووگەلی نە لەی تێگەیگە نەزانی گەسی لە سەرزەمینە خۆی چه اتفاقی کەوتگە بدینسان آن حرکت تاریخی که تولید کنندگان را مبدل به کارگران مزدور می کند بر همهنر اکات کارای مزور از یک سو مانند نجات آنان از بند چاکری و فشار رسته‌ای جلوه می کند ام پروسه واسه که تو پیدوای کابرا لکویلیتی نجاتی بوگه یا لبند رسته‌ای خوی نجاتی بوگه و انوینی لکاتی گوانیه بورژوازی فرە پێخۆشە بێژێ ئێمە ئامانمانە ئازاد کرد اوکی و تەنها جەنبەی است کە مورد تەوەجۆه تاریخ نویسانە بورژوازیە ماست ئەمە زانین وەسە چی وەسە تورک ئازەربایجانەکان واژێ خان خوارده بوومانی تەجاوز یەکرد وەژنەکان تورک ئازەربایجانەکان ها ئەم هاوردگان نامتعلق جدیدە لەگەڵ خانە جدیدەکانیانە ولی از سوی دیگر همین نوزادگان یعنی به همه چیزان یعنی پرولتاریا پس از آن که تمام وسایل تولیدشان و همه تضمیناتی که تأسیسات قدیم فئودالی برای زندگی آنان فراهم می‌ساخت از کفشان ربوده شد مجبورند که خیشتن را در معرض فروش قرار دهند داستان این خلعیت الان خیلی مهمه فرازی که گوره واسه مارکس داستان این خلعیت را سالنامه‌های بشریت با حروفی از خون و آتش ثبت می کنند دفعه تکراریه که داستان این خلعیت را سالنامه‌های بشریت با حروفی از خون و آتش ثبت می کنند استازانی تو برسید بمری مهم نیه کلیه بفروشی مهم نیه لقرنية چاوتو أفروشيت تابا قول ياروان هرم بيرارك كردبويانا قال قنع أفروش لنا والتلفزيونا اترجب راسي بويك السكس بفروشيتو خدمات السكسي بداي بو كسي مهمنية هاتكن واتا بيبكنا بتكنا بيها ما چيزة دستمو كرياك بيها ما چيزة كخوي قبولي سي بيها ما چيزك كخوي بچاري خوي ازاني كوابيته سرمایه‌داران صنعتی این مالک رقاب‌های تازه
نه تنها می بایستی استاد پیشوران رسته‌ای را به عقب می‌راندند، بلکه لازم بود اربابان فئودال را نیز که صاحب سرچشمه‌های ثروت بودند از صحنه خارج سازند. از این نقطه نظر است که به عرصه رسیدن آنان به مثابه ثمره یک مبارزه پیروزمند علیه قدرت فئودالی. حزب توده تمام احزاب بناو چپ که کاریان بو او خلق به همه چیز کن بناو شرطك دربقايتي وشرطك خان خانبازية بدرو عدية تودية بهم چيز يعني حوارية حلوي آواكان وقتوكان بو حماري وبو دسفروشي وبو فعليي وبو خوفروشي كي استبقنو باوكا دافكان انستغرام وخوروتواكانو بوغنو باوك او منالاني ودايكو باوكيان مشخص نيه دولتين ودولت قوري كردگن و است عناصر دولت ايرانين. اما كي كردي؟ اما اوانا تحتنا ومبارزة كرديان. مبدأ حركة التحولي كهم كارگر مزدور و هم سرمایه دار آفرید همانا رقیت کارگر بود. نقطه عزیمت عبارت از تغییر شکل این رقیت بود، یعنی تبدیل بهره‌کشی فئودالی به استثمار سرمایه‌داری. برای درک سیر این تحول نیاز به آن نیست که خیلی دور به عقب برگردیم. با اینکه نخستین آغاز تولید سرمایه‌داری در برخی از شهرهای مدیترانه‌ای حتی در سده‌های 14 و 15 جست و گریخته مشاهده می شود، مع ذلک عصر سرمایه‌داران را باید از قرون 16 تاریخ گذاری نمود. هر جا که این شیوه تولید برقرار می شود، سرواژ از مدتها پیش لغو شده و شهرهای خودمختار و آزاد که چشم و چراغ قرون وسطاست دیری است به خاموشی گراییده است. خب بابرانی سراغ اوی که فکر کن اروپا گلو بربلوگه ام اروپایانه و تو ایوینی تتو اکنو یکیان دان لدمیانانی و هاریاگنو بپی و ساندویج سارد اخوانو لناو مال دمتریاجیان اکن اکثریتیان اگر بوید نوی اماننه سبوت خبنمو. قانونگذاری خونین علیه خلعیت شدگان از پایان قرن 15 وضع قوانین به منظور پایین کشیدن دستمزد. ممکن نبود این پرولتاریای آواره بیبرگ و نوا را که در اثر انحلال خدم و حشم فئودالی و در نتیجه خلعیت‌های عدوانی مکرر از لانه و کاشانه خود رانده شده بود، با همان سرعتی که پیدا می‌شد در منوفکتورهای جدید و تأسیس جذب نمود. خب امکانی نبود بم به همه چیز سازیه بم سرعته که تو خریکی خلق به همه چیزه که تی حالده و اروای بیان که تا کارگرنا و منوفکتور جدید تأسیسه کن نبود. ولی تو مشیایه اما واسه امریکا تو دکان پیتزایید هست ايش تبلیغاتی بو پخش کیتو تبلیغاتی بو پخش ناکیتو چون رانندت نیه پیتزا میکرد نیه دو میکرد نیه تبلیغاتی بو پخش کیتو شوی زنگ من 100 اوردر سفارش من تو توان تولید 5 اوردر 10 اوردرت هست دو نفر تیا کارکا ناتوانی سفارش بوی لذا تو سفارش نادي تا اوی که 10 نفر مستخدم کی وقتی 10 نفر مستخدم کر او جار تو دست پیه کی بجاری روژه 200,000 دانه تبلیغ بلاو کیتو. اما مشیای خلق به همه چیزیان دروس کردایا تا خیاریان راحت و سرمایه کدای انین لابزار تولید و کارخانه کارگری واتیا به همه چیزی واتیا بکار بکا. بوی موج اول به همه چیز سازی لسر زمین ایمان که 3 قرن گذشته و دستی پیکردو لآغاز دوران مدرنیته
جریانی بهناوە قاجاریە دەست پێ کات کە ئەوەی کە ئەیوەنە ناو شار ئەیکەنە چی؟ ئەیکەنە کارمەند دەوڵەت. فەورە نەبێت و کارمەند بە یەک کلاسەوات بە دوو کلاسەوات بە ئەکابر سەوادە فارسی کابراکەنە کارمەندە دەوڵەت. ئاموزش و پەروەرش ئەرتش، ئاموزش و پەروەرش ئەرتش و بەعد خەدەماتە شاری، بەرق و ئاو و شارداری و ئەمانە جی لە ئەوەڵن تا دەوڵەت دروست ئەکەن. ئەمە لە ئوروپا مەوجودە ها، لە ئوروپا دەوڵەت مەوجودە، لەشکەر مەوجودە، پادشا مەوجودە، شارداری مەوجودە. بۆیە ئەو ئەتوانێ وە زۆرە قانون وە زۆرە ئەرتەش مردم بێ هەمە چیز کات. لەگرا ناتوانێت چون نە دەوڵەت بووگە، نە ئەرتەش بووگە، نە کارمەندە دەوڵەت بووگە. ئالەگاسە تۆ ئەفەهمی فەرقەکە چەندێکە، ئالەگاسە تۆ ئەفەمی دەوڵەت سازی کۆمپانی سازی لەسەر زەمینە ئێمە تحتە ناوە دەوڵەت کارامانەسە ولا خێزنامە بەحسی کردیانە. چون ئەمەی کە ئەمانە لە قەرنە 16 ئەیکەن تۆ لە قەرنە 17 لەسەر زەمینە خۆتا ناکرێت، لە قەرنە 18 ناکرێت، لە قەرنە 19 ناکرێت. بۆ چون دەوڵەت مەوجود نییە تا زۆر سیاسی وەکار بوات، چون تۆ نظامە ئیدئۆلۆژیکە دانشگاهی حوزەی علمیەیت نییە تا بتوانێ خەڵکی دەستەمۆکە و تحملی پێ بکات لەم شەرایطە نییە. بۆیە متأخر اتفاقەکەوێ 300-400 ساڵ فەرقەکە توو لە کێشێتە ئەم سەرزەمینە ئێمە حەپەلوش ئەکرێ و ئەکرێ بەشێ لە بازاڕ جەهانی تێمە سەلامە. وەلی ئیستەکە بێ هەمە چیزیان فرەکردگە جەمعیەت بووگە 85 ملیۆن، شاری وەکو تاران ئەدعاکەن 10 ملیۆن نەفەری واتیە. چه اتفاقی کەوتگە؟ بێکاریەکی عەزیم لە جەمعیەتێکی عەزیمی بێکار بە وجود هاتکە خەیلێ سەرمایەیە متغەیرە بێ هەمە چیزە هیچ و پوچە ڕامشدەیە تربیەت شدە بۆ محیطەکە. ئێستا ئەفەمن منزورم چییە لە ڕامشدەی تربیەت شدە؟ السوی دیگر اینان که ناگهان از مدار عادی زندگی خیش کنده شده بودند نمی توانستند با همان ناگهانی تحت انضباط وضع نوین درآیند. اوکی تو کابرایەکی جوتیار دهقان سرواژ ڕعیەتە ئەرباب و دەرکردگە نەئەزانێ قانون چییە، نە لە پۆلیس ئەترسێ، نەئەتوانێت لە ناوە نەزمە کارخانەی یا کارکە، ناتوانێت. تربیەت نەوگە وەکو جوکانەی وا بۆ دەهاتی لای خۆمان دروستیانە کرد. تۆ ئیش ئەدەب بکریایتە، ئەدەب تا قابل کۆنتڕۆڵ وایتە. ئەم ئەدەبەت کێ پێتەدا؟ ئاموزش و پەروەرش پێتەدا. یەک دەستسازی دەکا لە مەدرسە، یەک خود پێدا تربیەت دەکان و برە ئینزباتت پێدا، فەرهەنگە شەهریت پێدا، ئستسمار پەزیرت دەکا. قانون مەگە ئەگرا شەهرە هرتە خۆشنە شتە خراوێکە ئیش زەمەیتە سەودە پۆلیس. ئەم ئەخلاقیانە نەو خەڵکەکە نەیبوو. ئیستا لەگەڵ ئەم حەجمە لە ئاوارەگانە دەوروبەرە بورگەکانە دەوڵەتهایی کە دەوڵەتن و پادشاکانن و سەربازیان هەست چه بەرخوردێکەکەن؟ برخی بر حسب گرایش خود و اکثرا تحت فشار شرایط گدایی، راهزنی و ولگردی پیشه گرفتند. از آنجاست که در پایان سده 15 و در تمام قرن 16 در سراسر اروپای غربی قوانین خونینی علیه ولگردی وضع شد.
لذا پدران طبقه کارگر کنونی، پدران طبقه کارگر کنونی بدون برای این که آنها را به ولگرد و مستمند مبدل ساخته بودند کیفر کشیدند. باوکان طبقه کارگر امروژی چون اوانیانه کردو و ولگرد و خویری و فقیر سزا دریان. قانونگذار آنها را به مثابه جانیانی خودخواسته تلقی می نمود و چنین می انگاشت که ادامه کار در شرایط غیر موجود قدیم وابسته به اراده و میل خود آنهاست. در انگلستان این قانونگذاری در زمان سلطنت هنری هفتم آغاز گردید. هنری هشتم سال 1530 به گدایان سال خورده و ناتوان پروانه گدایی داده می شود. بالعکس ولگردان سالم تازیانه می خورند و زندانی می شوند. اما قانون هنری هشتم 1530 اینان باید به پشت عرابه‌ای بسته شوند و آنقدر تازیانه بخورند تا خون از پیکرشان روان گردد. اما همان بریتانیای مهد تمدن سها، دموکراسی و پارلمان هزاران سال و مجلس لردکانه کارای بی همه چیز اگرن به جرم اوی که کار ناکا کاری نیه کارکا سواره الرابي أكن أولي شلاق ليدن تاخوين لقياني بيت در قانونه 1530 بريطانيا و 800 ساله كامبريجي هز أكسفوردي هز. سپس بایستی سوگند یاد کنند که به زادگاه خود یا محلی که طی 3 سال اخیر در آن سکونت داشتند برگردند و در آنجا خیشتن را به کاری مشغول دارند. چه شوخی بیرحمانه‌ای ماکسیشی خود در کردگه خو هرچیشت لیت سندگه سو خود ایجی بگره رو سر جگه که خود کار که وچی. در 27مین سال سلطنت هنری هشتم باز همین مقررات تکرار می شود ولی با ملحقاتی تشدید می گردد. هرگاه کسی بار دوم برای ولگردی گیر می افتاد بایستی همان مجازات تازیان اجرا و سپس نیمی از گوش وی بریده می شد. جاریدون بیانگر تایتا هم شلاقیان لیدای هم نیوی گویتن اوری. ولی در 3مین تکرار جرم مقصر مزبور جاری سیبیانگر تایتا لسر ویلگردی بایستی به مثابه جانی و دشمن جامعه اعدام گردد. حالا گراسه ایجن تاریخیشی و آگرو خوین بنوسید چون ام طبقه تا ابد رعیت اروپایی و برده اروپایی دروست کردیا چون رامیان کردن و رامیان کردن شلاقیان لدا جوان برین اعدامیان کردن تا دنگ درنه رودار بوید ها هار بوی حپابی ها. ادوارد ششم آیین‌نامه‌ای مربوط به نخستین سال سلطنت وی 1547 مقرر می‌دارد که اگر کسی از کار کردن سر باز زند باید محکوم به بردگی شخصی گردد که او را لو داده است. خواجه باید بنده خود را نان و آب دهد و نیز هر نوشابه ضعیف و آشغال گوشتی که خود صلاح بداند به وی روا دارد. خواجه حق دارد بنده خود را به هر گونه کاری هر قدر نفرت انگیز باشد به زور تازیانه و زنجیر وادارد. قانون هنری هشتمه و هنری نهمه ببخشن ادوارد ششمه 1547 هرگاه بند 14 روز بگریزد به بردگی معبد محکوم می گردد. حتی ایوی تو برده
و بایستی پیشانی و گونه های وی را با حرف اس داغ نمود. ناوچاوان و هر تگوبی اسیلی بی حتا یکویرس یعنی اسلیف، اس یعنی اسلیف. و اگر بار سوم گریخت مانند خائن دولت اعدام گردد و اگر هرای کل دسه به عنوان خائن به دولت اعدام بوید. خواجه می تواند وی را بفروشد، صاحب وکه اتوانه بفروشید، حب کند و به مثابه بنده وی را عیناً مانند سایر اموال منقول و دام به اجاره دهد. فرق نکشنوی یا پیاگا. و نیز چنانچه بندگان علیه خواجگان خود دست به توطئه زنند باید اعدام شود. اما زور دولت خیلی کم کاری کرد. دولت اول سرزمین اما موجود نیه تام کاری پی بکن، ناتوان نو کاری بکن. گشتی ملحره، گشتی شمشیر کیشه، گشتی خوی و قهرمان زنی، کس ناتوانی وای پی بکن. ولی تو تصوره که دولتی بگو وای و اما کردگه جدا تو واتس وای امو دروس کرده تا تو امرو تحمل کی ام بی همه چیزی امرو تحمل کی بيجي ولا اجدادي اما واوقنا توا نوقع دروس زوري نوقع وابكاته پاشای نوقع وابكاته او خليك امرو ام كارمانه بيكات امرو خليك وامان بيكات. حاکم صلح وظیفه دارند بر حسب اطلاعی که دریافت میکنند به جستجوی بی سر و پایان برآیند. در صورتی که مسلم شد یک ولگرد 3 روز پرسه زده است باید وی را به زادگاهش ببرند و با آهن گداخته روی سینه‌اش داغی به علامت وی بزنند. او را زنجیر کرده و در جاده ها یا خدمات دیگر به کار وادارند. زنجیر کرده به کار وادارند. اگر ولگرد به دروغ زادگاهی برای خود نشان دهد آنگاه باید کیفر این گناه معبد بنده محل مزبور مردم آن محل گردد. اگر در کود کارا دریود که حتی ابد اشی بیوت برده خلق او جیگه و یا به بندگی رسته درآید و با علامت اصداق شود. همه کس حق دارند اطفال ولگرد را از وی بگیرند. هر کسی اتوانید منالکان کاورایی که ولگرد لیب سینید بکاپیه لیب سینید، هر کسی. و پسران او را تا 24 سالگی و دخترانش را تا 20 سالگی به عنوان کارآموز نگه دارد. اگر آنها بگریزند باید تا رسیدن به این سنین به بندگی استاد درآیند. استادان می توانند به دلخواه خود آنان را به زنجیر کنند، تازیانه بزنند و غیره، تجاوزیان پی بکن، سواریان بون، هرچی میدیانه پی بکن و منال کارای ولگرد. اما بریتانیا هست، قانون دولت بریتانیا هست. اما اوجی کسا تو فکره که بهشت برینوگه خلق قارمانی تیاوگو خواهی نگری انقلاباتی یان کردگه فکریان که کسو بشر چون زندگی که خاصه فقط نازانی شیوه کنترول کردنه که یان گوریاگه تأخیری کرده. الیزابت 1572 گدایان بی پروانه و بالاتر از 14 سال در صورتی که کسی نخواهد آنان را برای 2 سال به خدمت بپذیرد بایستی سخت تازیانه بخورند و لاله گوش چپشان داغ شود. در صورت تکرار اگر کسی نخواهد آنان را برای 2 سال به خدمت بگیرد و سنشان از 18 سال بیشتر باشد اعدام می‌گردند. ولی در 3مین تکرار جرم بایستی بیرحمانه مانند خائنین دولت اعدام کرد. از این قبیل آیین ها در 18مین سال سلطنت الیزابت صادر شد، از جمله در فرمان 13 و در سال 1597. جک اول: هر کس پرسزنی و در ریوزگی پیشه کند به مثابه بیابانگرد و ولگرد تلقی می شود. قضاء صلح دادگاه های بخش مختارند، آنان را در مرئی
و منظر عموم تازیانه زنند. در نخستین تکرار جرم 6 ماه و در مرحله ثانوی 2 سال زندانی نمایند. طی دوران زندان باید هر چند بار و هر مقداری که قاضی صلح مصلحت بداند آنان را شلاق بزنند. شانه چپ ولگردان اصلاح ناپذیر و خطرناک را باید با علامت آر داغ نمود و به کار اجباری گماشت. هرگاه دوباره آنان را به گدایی بگیرند باید بدون هیچ گونه ترحمی به دار آویخت. مقررات مزبور تا اوایل قرن 18 قانوناً به قدرت خود باقی بود و فقط طبق فرمان 12 در 23مین سال سلطنت آن ملغا گردید. پس یه تصویری من لانباشت بدودی گرد دیمان که چون امان نیروی کاریان تولید کرد انسان به همه چیز، انسان شلاق خوارده شلاقی لیدن تربیتی اکن تا دستموید حال نچی روداری نکا لحد خوی در نچی. بوی تو امرو طبقه کارگر لحد که اروپا اوینی به طبقه کارگر بون خوی رازیه اصلا فکر نکا تو اتوانی خوی تغییر با. اما کتیوی که بناوه ایران بین 2 انقلاب. بابای ارمنی کارمند نظام سلطه جودو کریستیانیتی تحت ناو تحقیق نفوذ حزب توده لدهه 34 مأموریت پیاکامه بنوسه و حاوکات ابیتا که پارادایم شیفت 57 و دوی پارادایم شیفت 57 اما ادات درو یراون ابراهامیان کابرای ارمنی. ازانی بو امتانه بو خوینمو تا بزانن چون به همه چیز لجامعه متولید بو، چون تا بزانن 1320 تا 1350 چه فرقی اکد، تا بفهمی امرو چه خواره تحت ناو چی دولت و توسعه و زندگی و طبقه شهری و طبقه فلان. عرض دکم ارسنجانی وزیر کشاورزی دوران چیه؟ دوران اصلاحات ارزیه. اصلاحات ارزیه زن کامسه حافظه ایوه ازانی چی تن بیجید؟ حافظه ایوه لإصلاحات ارزی امیهس. بوخشن قالك ما حافظك و بيتان بيرمو وقتی سیران و شادی روز آزادی جوتیاره اما مثلا خالقی خونگیسی. اوکی؟ ارسنجانی لصفحه 520 ایران بین 2 انقلابه. ارسنجانی در طی 4 ماه نخستین تلاش گسترده و جدی را برای تقسیم اراضی در ایران آغاز کرد. قانون اصلاحات ارزی سال 1341 که بعدها به مرحله اول اصلاحات ارزی معروف شد 3 ماده اصلی داشت. نخست، زمینداران می بایست همه زمینهای کشاورزی مازاد
بر یک دهششدان را که در یک جا چه به صورت پراکنده باشد به دولت بفروشد. دولت زەویەکانیان لێ بسێنێت. لە کێ بیسێنێت؟ لە نەخستینانێک کە کەشتە تجاری ئەکەن بۆ بازار. سەلتەنەکان، پاشاکان، دەولەکان. مالکین جدید و تأسیس هاوکاتە لەگەڵ دەستگاهە تەکیەوخانەقا. زەمینیان کردە کالا، مبادلەیان کرد، تەکیەوخانەقا دەروێش و سۆفیان پەروەردە کرد بۆ ئامادەگیە بە ڕەعیەتی. ئەمانە بڕێک لە سەرزەمینە ئێمەیان داگیر کرد و ئەمانیانە بەکار کێشا. ئیستە لە کەیەوە ساڵ 1341 دەوڵەت تێت، یعنی کۆرپۆریشن تێت، مەرحەلەیەکی کرد بگەسە دەرەوە، ئیسە مەرحەلەیەکی تر دەست پێ بکات، بێ هەمە چیسازی بڕواتە فازێکی تر، تا عیدەیەکی تری فرە بڕژێتە ناو شارەکان. البته صاحبان مرکبات، مزارع چای، باغداران و کشتزارهای مکانیزه از این قانون مستثنا شدند. دوم، غرامت زمینداران بر حسب ارزیابی‌های مالیاتی پیشین محاسبه و طی 10 سال پرداخت می‌شد. سوم، زمین‌هایی که دولت می‌خرید میبایست بلا فاصله به کشاورزانی که بر روی همان زمین‌ها کار می‌کردند فروخته می‌شد یا فروخته شود. یعنی دولت ایسینی لکاورا، خود دولت ایداتو او رعیت ایسیت رعیت دولته اشی و قسط بیت قسط ام زمینه با بلام زمینه که ون دهاتی نیکاورا قسطی باد. همچنان که ارسنجانی همواره تأکید میکرد هدف از اصلاحات ارضی ایجاد طبقه کشاورزان مستقل بود. ارسنجانی با رهایی از موانع پارلمانی اجرای اصلاحات ارضی خود را نخست از آذربایجان، جایی که خاطره تقسیم ارضی سال 1325 هنوز باقی بود، آغاز کرد. هرچند دولت امینی اصلاحات ارضی را اجرا و شرایط دشوار صندوق بین المللی پول را عملی کرد. شرایط که صندوق بین المللی پول، صندوق بین المللی پول یعنی که؟ یعنی ارباب جودو کریستیانیتی نظام السلطه. دستور کی بود؟ دستور صندوق بین المللی پول، ارباب جودو کریستیانیتی. تو ایشی لخوات سوال کی نظام السلطه بو چیسی اصلاحات ارزی بکات؟ بو نظام السلطه مگه صاحب سرزمینه ایماز و چه ربطێکی هەست؟ مەگرەگرا پاشایەکی سەرزلی بەناوە حەمەڕەزای پەهلەوی نییە لە قمە 2500 ساڵ پاشایەتیە حاکمیەتە ملیە ئێرانیا توێتە دەرەوە؟ نەخێر، نەخێر، بابایەکی دەستنیشاندە مدیر مؤسسەیەکە وا ئیشی ئەم کارە بکاوا پێئێژن. تا چی تەولید کە؟ تا هێزە بێ هەمە چیزە هیچ و پوچ دروست کات. هێزە کار. چی سروەتە جامعە دروست ئەکا؟ کار. تنها 14 ماه بر سر قدرت باقی ماند. دلایل سقوط امینی عبارت بود از یکم، اما نظر آقای ابراهامیان ها، نظر آقای ابراهامیان کارمند نظام جودو کریستیانیتی من ایخوینمو، اما نظر صحیح نیه. این اقدامات تندرو نارضایتی عمومی را تشدید کرد. دوم، جبهه ملی پشتیبانی از او را به انحلال ساواک و برگزاری انتخابات آزاد مشروط نمود. سوم، او نتوانست هنگامی که بر سر موضوع ضرورت کاهش بودجه نظامی با شاه درگیر بود پشتیبانی آمریکا را به دست آورد. بدین ترتیب ایالات متحده نه برای نخستین بار در برابر یک نخست وزیر اصلاحگر جانب شاه را گرفت. با کنارگیری امینی، شاه علم رهبر حزب مردم را مأمور تشکیل کابینه جدید کرد. علم در ماه‌های بعدی زمینه‌های دستکاری در انتخابات مجلس 21 را آماده کرد. وزارت کشاورزی را به یک تیمسار ارتش
سپرد. میزان بودجه تعاونی های روستایی را بسیار کاهش داد و از همه مهمتر اینکه طرح‌های ارسنجانی برای مرحله دوم اصلاحات ارضی را تعدیل کرد. بر اساس این قانون تعدیل یافته زمیندارانی که مشمول مرحله اول نشده بودند اجازه یافتند تا 150 هکتار زمین غیر مکانیزه را برای خود نگه دارند. در خصوص زمین‌های مازاد نیز 5 راه حل به آنها پیشنهاد شد. می توانستند زمین‌ها را به مدت 30 سال به دهقانان اجاره دهند، زمین‌ها را به قیمت توافق شده به دهقانان بفروشند، زمین‌ها را بر اساس سهمبندی گذشته محصول تقسیم کنند، شرکت‌های سهامی زمینداران دهقان تشکیل دهند و یا اینکه حق کشت دهقانان را یک جا خریداری کنند. متولیان موقوفات نیز می توانستند زمین‌های خود را به صورت اجاره‌های 99 ساله و یا قراردادهای 5 ساله اجاره دهند. بدین ترتیب قانون مرحله دوم اصلاحات ارضی به زمینداران اجازه داد تا جایی که کشاورزان اجاره دار، کارگران مزدبگیر یا ماشینالات کشاورزی را جایگزین نسب داران کنند و تا حدود نصف 1/6 را برای خود حفظ کنند. هدف ارسنجانی این بود که تا حد ممکن کشاورزان مستقلی به وجود آورد و منظور شاه از بین بردن زارعان و تا حد امکان حفظ زمینداران تجاری بود. در سالهای بعد این تفاوت ظریف میبایست پیامدهای عمده‌ای داشته باشد. گرچه اصلاحات ارضی از اقدامات دولت امینی بود و جنبه‌های تندروانه آن برطرف شد، شاه آن را ابتکار خود معرفی و با بهره برداری از آن طرح 6 ماده‌ای جنجالی معروف به انقلاب سفید را اعلام کرد. این طرح 6 ماده‌ای افزون بر تقسیم ارضی، ملی کردن جنگل ها، فروش کارخانه های دولتی به سرمایه گذاران خصوصی، فروش سهام کارخانه ها به کارگران، اعطای حق رأی به زنان و ایجاد سپاه دانش را در بر می گرفت. شاه برای مشروعیت بخشیدن به انقلاب همه پرسی سراسری برگزار کرد و بر اساس گزارش های دولت در بهمن ماه 1341 99% رای دهندگان این طرح 6 ماده‌ای را تایید کردند. باب مسئله اتفاقات اکفی در برنامه‌های سوم و چهارم بیش از 3.9 میلیارد دلار صرف امور زیربنایی شد. بین سالهای 1342 تا 56 سدهای بزرگی در دسفول، کرج، منجیل ساخته شد که در نتیجه آن تولید برق از 0.5 میلیارد به 15.5 میلیارد کیلووات ساعت افزایش یافت. با توسعه بنادر حجم واردات 400% افزایش یافت. بندر انزلی، بندر شاهپور، بوشهر، خرمشهر نوسازی و کار احداث بندری جدید در چابهار آغاز شد. بیش از 800 کیلومتر راه آهن ریل گذاری شد، ل40 تا 56. و بنابراین در اواسط دهه 1350 رؤیای رضا شاه مبنی بر وصل شدن تهران به اصفهان، تبریز، مشهد، دریای خزر و خلیج فارس تحقق یافت. دهه 50 راههای آسفالت شهرهای بزرگ را به هم متصل کرد و جاده‌های مناسب درجه 2 روستاهای بزرگ را به بازارهای شهری محلی پیوند داد. در این سالها رسانه‌های گروهی نیز رشد چشمگیری داشت. شمار رادیو
از 2 میلیون به 4 میلیون، 1340 تا 1350. على قسم من أهمية الراديو موت تا 1356 ل 2 میلیون و 4 میلیون. تلویزیون از 120,000 به 1,700,000 دستگاه و شماره بلیط های فروخته شده سینما از 20 به 110 میلیون قطعه رسید. این توسعه همراه با تجاری کردن کشاورزی و استقرار برخی اشایر و ایلات 2 نتیجه متناقض به دنبال داشت. در استانهای مرکزی هنگامی که جمعیت روستایی از انزوای سنتی خود بیرون آمدند و با شهرها و حکومت مرکزی پیوند یافتند، هویت ملی نیز ریشه دوانید. که اصلا قوانین نوگه ایرانیه لا شهرهای مرکزی. در استانهای دورتر از مرکز که هویت قومی مبتنی بر روستا طایفه جای خود را به هویت گسترده‌تر مبتنی بر زبان و فرهنگ داد، احساسات و هویت قومی نیز تقویت شد. روستاییان و ایلیاتیایی که در گذشته خود را به جوامع کوچک محلی وابسته می‌دانستند، اکنون خود را کرد، ترکمن، عرب، لر، بلوچ یا آذری قلمداد می‌کردند. محصول که من فقط گرک میسری آمار به ایوه بم تا بزانی ام کاری که کردگیانه به همه چیزی اندروس کردگه و امرو تو ابینی میلیون رو اکات اروپا و امریکا بفروشتن خوی عنوان دانشگاهان تربیتیان اکن که استثمار پذیر بون، مشت وحشیانه و مبتذل عاشق فرهنگ غربی، دستمو هاریاگ نوکر و چاکر دولتان اروپایی تولیدکا. طبقه ناگوری دستموی کتک خواردگ تولیدکا قابل تجاوز. 4 دانه LGBT لسرزمین ایمه تظاهراتی نکردگه، گشتی LGBT بونی قبول کرده. کابرا بو اقامتی لأوروپا کیس LGBT و مسیحیت ادا. چیان کردوان مردم وایه پیاته؟ ببخشید من ایشو فکر چکیتر لگره بیرمو به مثلا طبقه متوسط. طبقه متوسط مرفه، اعضای این طبقه که نزدیک به 1 میلیون خانوار بود از 3 گروه کاملا همبسته تشکیل می شد. گروه نخست کانون این طبقه حدود 0.5 میلیون مغازه‌دار، بازرگان، صاحب کارگاه و تاجر بازاری بود. گروه دوم از سرمایه گذاران نسبتاً ثروتمندی که بیرون از بازار سرمایه گذاری کرده بودند تشکیل می شد. این سرمایه گذاری ها عبارت بود از هزاران فروشگاه خیابانی، 420,000 کارگاه روستایی، 44,000 کشتزار تجاری و متوسط و 7,830 کارخانه شهری بزرگ و متوسط با 10 الی 500 کارگر. گروه سوم از 90,000 روحانی، طبقه مرفه شهری. گروه سوم انکیس 90,000 روحانی، حدود 50 آیت الله، 5,000 حجت الاسلام، 10,000 طلبه و شمار نامعلومی ملای محلی، معلم مکتبخانه، واعظ،
امام جماعت و مرسی خان تشکیل می شد. گروه دوم و سوم هرچند به معنای واقعی کلمه بازاری نبودند، با گروه نخست پیوندهای محکم خانوادگی مالی داشتند. علی‌رغم رشد و گسترش صنایع مدرن، این طبقه متوسط مرفه که نیروی سنتی مهمی بود، میزان زیادی از قدرت خود را همچنان حفظ کرده بود. روحانیان نیز همچنان مؤسسات بزرگ ولی غیر متمرکزی شامل 5600 مسجد شهری، شمار زیادی موقوفه، چند حسینیه و 6 حوزه علمیه بزرگ در قم، مشهد، تبریز، اصفهان، شیراز و یزد را در دست داشتند. 1340 تا 1350 چیان بۆ تۆ تولید کردە؟ مەلایەن بۆ تۆ تولید کردە. کێ 5600 دانە مزگەوتی دروست کردە بۆ ئەم مەلانە؟ دەوڵەتە ئێرانی، بریتانیا، ئەمریکا. چون سرزمین ئێمەیان گرت، کالاهای اعتیادآور، روایت سرساز دین و دروستکردن شارگەلە جدید و تأسیس. چەند ئایەتوڵای هەست؟ ئەم کشوەرە شیعەی ئەکسەرێتە شیعە 5 ئایەتوڵای هەست. چەند حجەت الئیسلامی هەست؟ 5000. چەند تەلەبەی هەست؟ 10000. ایران اسلامی دارالخلافه شیعه با پول نفت و بازار و امکانات و تجهیزات بریتانیا و امریکا سال 1350 5000 40 تا 50 5600 مزگەوتیان وادەسەوە. چەند دانە حسینیە، چەند دانە حسینیە تەکە مزگەوت فەرقەکە لە حسینیە شیعە سب خلفای راشدین و عایشە ام المؤمنینەکە. دي أمولات الشيعية السفوية مشيايا هزاران هزار حسينية ومسلاي بوايا تا الشيعة قريتي أقول بوايا. على قاسم نجم الشيعة حاور دي نظام السلطة أكثريتي شنيان دلوقتي نية تازه حوزية علمية اندروس كده تاجيب كاتم ملا سازيب بو أمانة أكن تا بە کۆمەکە ئەم دەستگاهای جدیدە وەکو ئوروپای 400 ساڵە پێش بێرنە ئیستە تا ئێمەی پێ بتارێنن بمانکەنە بێ هەمە چیز ڕعیەت کویلە منقاد تێمان هەڵدەن بمانکەنە بێ هەمە چیز کردیان لە ماوەی 200 ساڵ 300 ساڵ ئەم کاریانە کرد. در اواسط دهه 1350 این مؤسسات دینی آن اندازه قدرت داشتند که شاید برای نخستین بار در تاریخ ایران واعظانی را به صورت منظم به محلات فقیرنشین شهری و روستاهای دور افتاده بفرستند. برای اولین بار در تاریخ ایران 1350 هنم کتیوه به تو ایشید 1340 80% جمعیت ایران روستاییه. یک ملاپینی خوارگ سیبی است تو ازانی ام شیعه بازی و اسلام بازیه به امکانات مدرن دولت مدرن اکرید به جاده اکرید به مزگوت اکرید به مؤسسات سازی اکرید به دستگاه الهیاتی اکرید به مازاد تولید اکرید به بلنگو اکرید به دستگاه پروپاگاندا و رادیو اکرید و اوامر دمه ایم اکرید شیعه و مسلمان. بنابراین بسیار جالب است که رونق و پیشرفت مورد بحث به نیرومندتر شدن یک گروه سنتی کمک کرد و بازار نیز رفته رفته در روستاهای کشور نفوذ یافت. این نفوذ و دسترسی از راه مغازه‌داران روستایی، دستفروشان دورگرد، مزارع تجاری ایجاد شده پس از اصلاحات ارضی و کارخانه‌های صنعتی کوچک به منظور برآوردن نیاز روزافزون به کالای مصرفی مانند کفش، کاغذ، لوازم منزل، فرش که در اواخر دهه 1340 در مناطق
روستایی ایجاد شده بود. انجام میگیره. بدین ترتیب توسعه اقتصادی بار دیگر رشد طبقه متوسط مرفه را سرعت بخشید. طبقه متوسط مرفه که بازاریان، ورد بورژوای کارخانه‌دار و کارگاهدار، طبقه روحانیت. کی امی دروست کرد؟ دولت شاه. دولت شاه کی دروستی کرد؟ دولت شاه نوێنەرە ئەمریکا و ئینگلیس بوو لەسەر بازاڕێ بەناو ئێران تا شرایط قرن 16 بریتانیا لە ئێران تکرار کاتەوە تا بتوانێ مردم گەردەنکەش کوردی لەسەر زەمین و کوردەوارە بە یوغە کۆیلەیەتی بکێشێ وردە وردە. ئالوودەی کردن بە ڕەوایەتی یەک لە دوای یەک. نیازە بە کالای مەسرەفی جددان دەهەی پەنجە ئەو ساوەچیان مەسرەفە کرد بادە هەوا. تۆ ئیستا کاورا و بێ هەمە چیز کرد ئیتر ناتوانێ نان دروستکە، ئیتر ناتوانێ کەوشە خۆی تەولیدکە، ئیتر ناتوانێ سیپاڵە خۆی و لیباسە خۆی تەولیدکە. مطلقاً خەریکی وابەستەیەکی بە کالای هەرزان. کالاهای سەرمایەداری گەورەترین تۆپخانەی سەرمایەداریە کە دیوارە چین نابوو دەکا. مارکس لە مانیفێستای ژێتی. بسبب مسألة طبقه حقوق بگیر که جز طبقه متوسط نیه که ام واعظین دولت ایرانه، ام کارمندان چاپلوسانه دولت ایرانه. طبقه متوسط حقوق بگیر برنامه های توسعه دهه 1340 شمار اعضای طبقه متوسط حقوق بگیر را 2 برابر کرد. 2 برابر. یعنی از کمتر از 310,000 نفر در سال 1335 به بیش از 630,000 نفر در سال 1355 رسند. حقوق بگیر شعری چنیکن 1335 310,000 نفرن کارمند دولت. امی که خاصگای ناسیونالیزم ایرانیان واتیا سال 55 چنیکن 600,000 نفر. قاسملو و صدام حسین وتی من حقوق کارمندان دولت لکوی بیرم لأستان آذربایجان غربی استان کردستان 30,000 نفر کارمندی دولت. اعضای این طبقه جایسته توجه کن کارمندکان که اعضای این طبقه عبارت بودند از 304,404 کارمند اداری، 208,241 آموزگار معلم. تواوم کورپوریشن ایران 300,000 کارمند ادارات مختلفی واتیا، 208,000 معلمی واتیا. لمجموعه یعنی 1/3 بیشتر نیروی مزدور دولتی کارمند آموزش پرورشه. اما جاری معلمها کارمندکانی تر ایسا آماریان ماکن و دیگر کارکنان مدرسه 61,066 نفر، یعنی 300,000 نیروی مزدور دولت ایرانی والا مدرسه کارک. دولت ایرانی به چی معنا پیاکا؟ به مدرسه، به آموزش و پرورش. به چی اگرا ایران است و تنتون نباد؟ به چی تو فیر نورمکان دولت بوی؟ به چی تو دوچار توهم بوی و ازانی تا رعیت زای کرر رعیت زای کرر رعیت زاوگیست حق خودت کارگریش گیر نایه بیخوایی. نظام آموزش پرورش دولت ایرانی وای بیت کرد. کی وتی معلمی شغل پیغمبره؟ چوب معلم بود زمزمه محبتی، جمعه به مکتب آورد طفل گریز پای را. کلم اشعاری داده رو کاکی مدیر
ئیسێکە بۆ ئێوە هەر کاکەم مدیر نمونەز کاکە مدیر چیەکە تۆ دروستەکە. مهندس، مدیر و کارگران یقه سفید مهمتر این که اگر شمار زیادی را که در انتظار پیوستن به طبقه متوسط حقوق بگیر بودند 233,000 دانشجو، 741,000 دانش آموز دبیرستانی و 227,497 دانش آموز مدارس فنی حرفه‌ای و تربیت معلم به شمار آوریم، رقم یاد شده به بیش از 1,800,000 نفر میرسد. کارمند دولت ایرانی 1355 به التزام شاگردان دبیرستان فنی حرفه‌ای که حدود 1,000,000 نفرن، یعنی شغلیان نیه ولی هر لیستو شغلیان هست، چون دولت ایرانی کارمندی گەرەکە تا بتوانێ ئەو کارانەی وە هەنگڕیە هەشتم کردیەمیش بیکات، ناتوانێ بیکات. نیروی گەرەکە، پاسەبانی گەرەکە، شکنجەگەری گەرەکە، معلمی گەرەکە، جەمعیەتی گەرەکە، هەنگڕیە هەشتم ئێنەڕاند لەم قانونەی دائەنیا چون بووی دەوڵەتی بوو، تەبەقەی ئەشرافی بوو، سەربازی بوو، ئەیتوانی تێ هەڵداتە ناو وەقتنە ڕوعایا ئێدامیان کات. ولی تو ئەم ڕەوەندت هەن نەبووگە بۆتی دروست ئەکەن. ئیستا حاڵیت بوو ئەوەی وا لە قەرنە 15 و 16 لەوێ کردیانە خەریکن لەگراوە تۆ ئیکەن ئیستا ئیمڕۆ ئیکەن. بۆیە دەوڵەتی ئێرانی فازە سێوەم ئەڕوات هاتۆ ڕۆژ بە ڕۆژ بێ هەمە چیزتر ئەویت، ناتەوانتر ئەویت. ئیستا تۆ فکرەکەی خۆت خەریکی ئینقلابەکەی جددان. دەوڵەتی ئێرانی بە پارادایم شیفت 57 چی کرد؟ چی کرد؟ 34% حقوق بگیره دولتن، 1320 16% تولید ولا دست حقوق بگیرانه دولتیا 16%، 1357 34%، 1357 34% و مسیر انقلاب سفید و انقلاب شاه و مردم 34%. یعنی 66% مردم هنوز که هنوز خویان تولیدات خویان اکن. کارمند دولت نی، وابسته به دولت نی، وابسته به بازاریان نی. ده جمهوری اسلامی چی کرد؟ جمهوری اسلامی خیلی به همه چیزی دروست کرد. کنیشکی هاورده ناو مدرسه لابتدائیه کرو کنیشکیان جگه کردو، لدبیرستان جگهیان کردو، لدانشگاه اوج دوران شهوتی و غلیان جنسی خستنیانه باوش یکتری. ارزشگری دروست کرد تحت ناو کراوات و معلم و مدرسه و قلم. اوانه کرده ارزش، مدرکی کرده ارزش، کردی ارزش های اجتماعی. گشتی فیر مدرسه بو، گشتی حزیه کرو گای قرآن بو دولتی. کادر دولت ایران تکمیل بو، آماده سرکوب مطلق لانقلاب 57 به بعد. گشتتان کوتن بیکاری، ایتر مستخدم نکریان. مازا تولید به همه چیز هیچ و پوچ استا کوت فرابو. برابر چاوت پیکوت خلقکا کوتا کلیه فروشی، لش فروشی، جاکشی، خو فروشی. یک زمانی قورا قوپی بو پیا گفرکاری نکرد. امرو گوادیشی پی نادن، امرو پازداری پادشاهیه پی نادن، نگرن با پازداری. کی وای کرد؟ جمهوری اسلامی سوادی نو مشتی ملهو طبقه مرفه روحانیتونا، طبقه مرفه متوسط شهری. سوادی یعنی تو وات بیاد که تولید به همه چیزی یعنی نکرد که موافق نوگن لکارک اینا نون سکش لا خواردگی اندروس نکرد که تو فکر که من خوات فیری بویی یا فیر اکن 2900 دانشگاهی با دروس کرده که تو طبقه اجتماعی بکری. نه،
تو تربیت بووی لە دنیای ئەمڕۆ ڕووداری نەکەی ئاستە گشتی هاروگە بۆ یوتوپیایە ئوروپایەکە هیچ دەریافتێکی لێ نییە گشتی نۆکەرەی یەهود و نۆکەرەی ئامریکا و ئینگلیسە حازرە دەسماڵ بکێشی وجودیان هەر وجودێ بفرۆشێ پێیان لەمان وەفادارتر پێیان ناوێ نسبەت بە ئەوان ئەمە پەروەرشی کوێز دانشگاکان دەوڵەت ئێرانە تۆ چکارەی تۆ بێ هەمە چیزێکی فقط خۆتە هەس حەجێکی ترە نییە لەم دنیا هیچ پەیوەندیگەیشی نییە دەیستا منشوربازیە چییە بەناوە تۆوە تۆ هەر معلوم نی تۆ هەر دیار نی تۆکی فازە سەوەمە دەوڵەتە ئێرانیە تەمامە تەتەمەیە مالکیەتی کلێتیان سەند قودرەتی کلێتیان سەند تحتە ناوە مەوەلدسازی چوو حەجێکی تحتە ناوی دەوڵەت نامێنێت بۆ ئەوەڵین بار ئەنچێ کە تو پێئێژی ئەشرافیەت یا ئۆلیگارش یا تەبەقەی حاکمە لە ئێرانە لە دۆڵان پارەدایم شیفتە 57 دروست بووکە ئەبەی مهتەدی کارمەندە کە ناراوێکنی $100 حقوقیسی سلیبریتیای تەلەڤیزیۆنی مشتێ بەرساختەی تەلەڤیزیۆنی قسەی زیای بکەن دوو شەقیان تێڵەدەن حقوقیان $500 کاریانەوەسە ئەی خونجنن بۆ ئەم تەبەقە و ئێستا حاکم بووگە بەگرا و ئەویش دەمامەکە گۆڕێ تحت ناوە حقوق شەهروەندی مشتێ بێ هەمە چیزی دروست کرد بە ڕەوایەتە متەوەهمانەیە ئێرانی تربیەتی کردن ئێستا کاورا لە بێ هەمە چیزیە خەریکە ئەمرێ مترێ زەمینی نییە هیچ قەتعیەتێکی نییە هیچ ئایندەیەکی نییە هیچ ئومیدێکی بە زندگی نیەوە لە ناوە تەوەهماتە کەلیسەری ماسیاگە فکرەکە سێکولاریزم بێت و دموکراسی بێت ئەم لە باڵەبان نشینی ئەڕواتە ناو ماڵە ویلایی 150 متری زەی خیاڵباتە ئەنچێ کە اتفاق ناکەوێت ئینقلابە بەدەسە مردمە نامتعین مردمە بێ ارتباط اجتماعی بێ پەیوەندی بێ ئەوەی کە بزانێ موقعیەتی چییە دەرکە واقعیەتە موقعیەتە خۆی نییە بۆی خۆی متشەکل ناکە تا دانیشی لەناو تەلەڤیزیۆنی ئێران ئینتەرناشناڵ و BBC ڤۆیس ئاف ئامریکا چودەیە بێ هەمە چیز ذهنیەت سازی بۆ بکەن چێرەت بۆ دروستکەن کاورا چۆن ڕاهبەرە سیاسیوان لەناوی تەلەڤیزیۆنی ئینتەرناشناڵە پێژن ئاغای فڵانی تۆ ڕاهبەرە فڵانە شتی کاورا عەلەنەن ڕاهبەرە کناراوێکیش نییە چواردانە پەیڕەوی نییە هیچ عمقێکی نییە ئەمە ڕاهبەرە بە کامە قودرەت بە کامە بەسیج تو چۆن دەسە ئەگا بە چی دەسە ئەگا چیت لێ قۆمیاگە خۆتیش نازانی فقط ئەزانی لەو سەرزەمینەی کە پێئێژی ئێران 1 متر جێگە نییە قەورێکە نییە ڕۆژ و ڕۆژ لێ تێسێنا کڵاو نەچێتە سەر بێژێ ئەمڕۆ ماشین وا لە ژێرە پێما دەوروبەرە خۆت تەماشاکە بزانە چەند نەفەرە چاو پێکەوت لە تەیە 10 ساڵە گوزەشتە میلیاردەر و ئیستە ژنەکەی تەلاقی سەنگە بناڵەکەی خودکوشی کردگە خۆی خەریکە شێتە سەرگەردانە مەعلومی وا لەکوێ تو ئەمانە ناو زندگی تا ناوێنی وەزایتە حاڵە خاسە کەسێ نییە نەقڵە تەکتەکە ئەمانە بکە ئەمانە چێهرەیان نییە تو فکرێکە حاڵە خاسە لەذا ئەنچێک کە ئێوە لە منشوربازیە دیتان فازە سەوەمە دەوڵەتە ئێرانی ئەوەسە ئەم منشورە هەر وەکو مەوەلد سازیە کە هات مەسئولیەتە قەزایی داباوانی کە تەتەمەی مالکیەتێکە لە مردمە سندویان تحت ناوە دەوڵەت ئیستا ئەیکەن و ناوە ئەشخاصە حقیقی و حقوقی و شرکتگەلە مختلف تحت ناوە حاکمیەتە قانون مالکیەتیان بپارێزرێت لە پارەدایم شیفتە ئایندا ئەمانیش هاتن مەسئولیەتیاندا کە تۆ نەتوانی هیچ کەسێ تحت تعقیب قرار بی نەپازدار کوورە کاورەی ڕاندخارە دەوڵەتە ئێرانی وا تۆ نایناسی هەروانەی وە لە تەیە 1 مانگ گوزەشتە لە ئەرزە نیمائیە 6.5 ملیارد دلارە 2 ملیارد دلار ڕاندیان خواردگەوە تۆ نازانی کێ نەمانە و تۆ نازانی ئەمانە کێ ولی ئەمانە گەرێکیان بۆت بڕۆن گول و بولبڵ دروستکەن ئێران و مەجلس مؤسسان دموکراسی بێت جدەن هێمارچی ڕۆژە خەریکین بێ هەمە چیزتر و فاسدتر و نابووتر و بێ قودرەتترەوین تۆ دموکراسی تێری کە چی بسێنی لە من تەوا وەم خەریکی وە منەدەی بۆ منێ کە نەتەعەیۆنم هەست نە دیارم نە ڕەوایەتم هەست نەخۆم حەکایەتەکەم نەتوانە فەرواوە دەورمەوە
دڵم خۆش بکەم کە تۆ ئینسانە خاسێکی ئەچی قانونێدا ئەنی بەرەساسە ئازادی و قدرەت و ڕفاهم من چیم لەدەستێ منە مردمە عادی هیچ پس تۆ خەریکی ئەوێنیت ئەمانێکم ڕۆبۆتم خوێندۆ تەسویرەکە بۆ تۆ وازەح ئەکا کە تۆ وایەتە کوێە بەرەو کوێ قەرارە بدوێن و بۆ تۆ لە هەزارەی سێوەما مەسائلێک مەترحەکەی کە مەربوتە بە ئەواسەتە قەڕنە هێژدەهەمە بەم تەفاوتە کە نە مونتسکیۆت هەست نە ژان ژاک ڕۆسۆت هەست یە مشت پەدەر سوختە هاتکن ژە وەڵام فورموڵانە قەبلەن کەشفوگە کامیان کامە جامعە دروسەکەی جامعەی جان لاک دروسەکەی یا جامعەی ڕۆسۆ کامیان دروسەکەی توت ئەحیانەن لە کامە فورموڵ استفادەکەی کامە تعریفە هەست لە ئازادی تعریفە جان لاک هەست یا ئایزا بەرلین هەست تعریفە هێگلت هەست یا تعریف ئایزا بەرلینت هەست کورە بابە کاورەی کاول کوی کەرۆ ئەم نەمایشە کۆ کەرۆ خەڵکیش بابزانن و یاران بزانن پێتان وانە بێ ئەم حەبکەرانی تو لە پێکاکایی و تو لە کۆمەڵی و تو لە دموکراتی وە جێگەی گەگەنها مەدفوع ناخەنە کەفە دەسیان حەدیان چیە $100 گیانە پێیان مەموریەتەکە ئەنجامەدەن یەک شەقیان تێڵدن ئەڕۆن ناوە کونەکەی خۆیان تاو بڕیاوە خەرج کریاگن فقط ئێمە بە قودرەت و لە بەرامبەریان وێسیاگی و ئێمە نابودیان ئەکەین ئێمە زانین کێ نەمانە خۆشیان خاسە زانن ئێمە زانین کێین لایەوە خۆش